بینەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ کەمپینی هاوخەمتانی لە ئەمە سوورەکە بەردەوامە بەرنامەی ڕەهەند تایبەتە بەو پرسە بۆ ئەپدێتکردنەوەی کارەکان و دەستگای مدیایی کورسات لەگەڵ پارێزگاری سلێمانی و دام و دەستگا پەیوەندیدارەکان کە لەگەڵ ژمارەیەک ڕێکخراو بەردەوام هەماهەنگی و هەماهەنگی تۆکمە هەبووە بۆ ئەوەی بتوانرێ و کەمپینە بگاتە دەرەنجامێک کە بتوانێت بۆ خزمەتی خوشکبراکانمان لە ڕۆژاوە باکووری کوردستان سوودی لێوەربگیرێت بۆ ئەو کارە ساتە سروشەی کە ڕوویدا. بەرنامەکەمانە شەو بە میوانداری یارێک لە بەڕزان بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی دکتۆر بەخێر بێ هەروەها بەڕێز عەزیز ئەبوبەکر بەڕێوەری گشتی عەزیز سەعید ببوورە کردمی بە برای دکتۆر هەر برایەتی ئەوانەیە دکتۆر بەڕێوەری گشتی و بەرهێنانی سلێمانی و بەڕێز بابا مەحموود لە پرساوی پەیوەندەکانی ڕێکخراوی هۆرایزن سوپاس بۆ بەڕێشتان. دکتۆر ئەپدەیتی کەمپینەکە گەیشتووە بە چی ئەوەی لە ئاساوەڕوانی ئێوەیە بوو و دوای پرسیاری ورتریشمانە بێت. ئەمڕۆ ڕۆژی چوارەمی کەمپینەکەیە تا ئێستا زۆر بە باشی بەڕێوە چێ ڕۆژ بە ڕۆژ لە ڕۆژی پێش خۆی باشترە بەشداری هاوڵاتیان زیاترە کۆمەکەکانیان جۆری کۆمەکەکانیان پشتیوانیەکانیان لە ئاستێکی زۆر باشایە تیمەکان لێرە باشتر خۆیان ڕێخستۆتەوە تیمەکانی هەماهەنگی قەیرانەکانی پارێزگای سلێمانی بە هاوکاری هەموو ئەو دامەزراوانەی کە بەشدارن لە ناو کەمپینەکەی و دام و دەستگاکان و ڕێکخراوەکان بەیەکەوە کارەکەن بۆ ئەوەی کە خەریکی پۆلیۆنکردن و جیاکردنەوە و پاکێژیکردن و ئامادەکردنین بۆی سبینێ ئامادە بکرێ بۆ ئەوەی بەسواسەوە لایەنانەی دەست پێشخەریان کردووە بارهەڵگرەکانیان ئامادە کردووە کۆمپانیای هەمسا دەست پێشخەری کردووە کە پاکێجینەکان بکە سندیکای عەلوی سلێمانی و چەند کۆمپانیای دەست پێشخەریان کردووە خۆبەخشانە کە بارەکان بگوێزنەوە ئێمەش خەریکی ڕێخستنی میکانیزم و لۆجیستیکی گواستنەوەی بارەکانین بۆی زۆر بە خێرایی بگا بە زیان لێکەوتوەکان و بگا بەو ناوچانی کە زیانیان بەرکەوتووە تا ئێستا کارەکان زۆر باش بەڕێوە ئەچن و بەرهێنەرەکان سەرمایەدارەکان کەرتی تایبەت هاوڵاتیان هەموو خۆشەویستێک کە بە تەکید لەم شارەیە هەستێکی گەورەی بەرپرسیاریکردن و خۆ بە بەرپرسیاریزان هەیە کە لە هیچ بارودۆخێکا خۆی بێبەری ناکات لەم بارودۆخانە هاوکار و هەماهەنگن و ئومێ دەکەم حکومەتی هەرێمی کوردستانی وەکو بەڵێنیان ناوینەتێ هاوکارمان بن بۆ ئەوەی کە بتوانین بارەکان و کۆمەکەکان پشتیوانیەکان لە کاتی خۆیان بگەینە ئەو شوێنانە و ببێ بە دەواازەیەک بۆ تێگەشتێکی باشتر کارێکی پێویست ئامادەکارێکی بۆ بارکردنی بارەکان و ئەو پاکێجینێکە کراوە بخرێتە سوارچی ئۆتۆمبیلی بارهەڵگرۆ. بەڵێ قەرارە سبینێ بارکردن دەست پێ بکات بۆ ئومێ دەکەین کە ئێمە لەم ڕۆژانەیە ئیتر دەست بکەین بە گواستنەوەی ئەو پشتیوانی و کۆمەکانە بۆ ئەو شوێنانەی کە دیاری کراون لە باکووری کوردستان لە خۆراوای کوردستان و لە خۆرەڵاتی کوردستانیش کە لە ناوچەی ورمێ و ئەو شوێنانە بووە و ئومێ دەکەم کە هیچ ئاستەنگێک بۆ ئەم کارە نێتە پێشەوە. زۆر باش گفتگوی زیاترەکەین بە ڕێز دکتۆر کاک عەزیز هەماهەنگیتان لەگەڵەوە بەرهێنەران لەگەڵ کەرتی تایبەت بۆ ئەوەی بتوانرێت پشتیوانی بکەن و تا چەند بەدەنگەوە هاتن و دەرەنجامی هەبووە. دیارە خەڵکی سلێمانی و پارێزگای سلێمانی هەمیشە لەو پارێزگا و لەو خەڵکە بووە کە لە هەر کارە ساتێکی ڕووی یابێ لە هەر شوێنێک هاوخەمی و خۆی دەربڕیەوە ئەگەر توانی بێتی بە شێوەی مرۆڤایەتی دەری بخاوە ئەگەر توانی بێتی لە ڕێگای هاوکاری و لە ڕێگای کۆمەکەوە ئەو کاری کردووە. هەڵبەتە ئەو کاری کە لە سلێمانیە ڕنگانەوەیکی زۆر باشی هەبوو و دڵنیاشم لە هەموو پارێزگاکان زیاتر جۆش و خۆش لێرە هەبوو. ئێمە ماوەی 4 ڕۆژە لێرەین و متابعی لەگەڵ جەنابی دکتۆر هەڤاڵ و برادرانی تریش متابعی خەڵکەکەین و دیارە بەدەمەهاتێکی زۆر باشە بوو چ لەوە بەرهێنەران و سەرمایەداران وەکو جەنابی دکتۆر هەڤاڵ وتی وە چ لە خەڵکی ئاسایەکەش وەکۆی بینن ینی ئەوە دژێ مای دڵخۆشیە بەڕاستی خەڵک لە نەسەرما و دوێنێ لە بەفربارینە و لە هەموو کاتەکانەوە ئێستا بینیەوە سعات هەشتی ئێوارەیە خەڵکە ئاوا بۆ جۆش و خرۆشەوە شتەهێنێ ئەمە مای دڵخۆشیە و ئەمە ماوەی بەدەمەوە هاتنی خەڵکە بۆ هەر بابەتێک و هەر کارە ساتێک کە ڕۆیە لە هەر شوێنێک. هەڵبەت ئێمە پێشتریش باسمان لەوە کرد ئێمە لەبەرەوەی میلەتی کورد و
بێشتر لەم حاڵتانی زۆر بینیوە و بەم پرۆسەیە زۆر ڕۆشتووە بۆیە هەمان خۆی بیرەکەوێتەوە بۆیە دەستی کۆمیکی خەڵکی ئێمە زۆر زیاترە لە هەموو شوێنێک و خەڵکی ئێمە زیاتر هەستی مرۆڤایەتی زۆرترەوە بۆیە بەڕاستی ئەوەی کە هەیە بەدەماتنێکی زۆر باشە و جۆشوخڕۆشێکی باشەیە بۆ کۆمەکردنی ئەو خەڵکە زۆر باش کاک بابان ئێوە کۆڕایزن چیتان بەدی کردووە لەو کەمپینەکە یەکێک لە بەشدارەکانی کەمپینەکە بەڵێ ڕێکخراوە ناحکومیەکان تەواوکەری کارەکانی حکوومەتن ئێمە هەمومان یەک زنجیرەی هەریەکەمان بە جۆرەی ئەڵلقەی کارەکانی خۆمان لە سەرەتای کەمپینەکەەوە ئێمەش بەشدار بووین لەگەڵ چەندین ڕێکخراویکەی ناحکومیە ئەرکەکانی ئێمە خۆی بینێتەوە لە پێشوازی خەڵکو لە پۆلێنکردن و لە وەرگرتن و لە ڕێکخستن و بارکردنە لەگەڵ تەواوی ڕێکخراوەکانی کەیە ئەوەی کە زۆر لەسەر و پێشببینی ئێمەوە بوو بەڕاستی بە تەنگەوە هاتنی خەڵکە سەرڕای ئەو دۆخ و قەیرانەی هەیە سەرڕای ئەو وەرزی کە ئێمە تیاین بەڵام خۆشببختانە خەڵک لە هەموو ئاستە جیاوازەکان لە هەموو کەرت و لە هەموو چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگا هەچ کەس بە جۆرەی توانای خۆی بە هەموو ئەو ئایتمانەی کە دەستگاکان داوایان کردووە کە لیژنەی باڵا دیاری کردووە کە پێویستە بۆ ئەو دۆخە ئەو کارەساتەی کە بەسەر برایان و خوشکانمان هاتووە خەڵک بە تەنگەوە هاتووە و ئەو هەنگاوی ناوە ئیشەڵا بتوانین وا لە خەڵک بکەین هەمووان بەشدار بین بۆ ئەوی بتوانین زۆرترین کۆمەک کۆکەینەوە و باشترین جێگە بگرێ بۆ ئەو لێقەوما و ئەو کارە ساتبارانەی کە لە باکوور و ڕۆژئاوا تووشی زۆر باشە کاک دکتۆر ژمارە لای جەنابەت هەیە کە جێگەی دڵخۆشی بێ بۆی بتوانرێ دەستبارێکی پێ بگیرێ بۆ ئەو ناوچە کارە ساتبارانە بۆ ڕۆژەڵەوە باکوور ڕۆژەڵات ینی ئاخیر ژمارە لای بەڕێزتەیە ژمارەکان پێش ساس ئیعلانمان کردن بە ڕسمی لە کورساتی شەو لە شوێنەکانی ترەوە بڵاومان کردنەوە کە ئەتوانم بڵم تا ئێستا زیاتر لە 36,000 تەن مەوادی وشکە و برنج و مەوادی خۆراشی هاتوون دەیان هزار کارتۆن پێداویستی و بەتانی و ڕاخەر و هۆکانی گەرمکردنەوە و سۆپا و سەدان کارتۆن دەرمانی پشکێنرا و ڕاستانکرا و لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و شوێنەکانی ترەوە کە بە سوپاسەوە لە کەرتی تایبەتی نیشتیمانی و لە پشتیوانی هاوڵاتیانی خۆشەویستەوە هاتوون و هیژنەکانی قایمقامێت و بەڕێوەبەرایەتی تەندروستی سیستێمانی پشکنینیان بۆ کا بۆی بە دڵنیاییەوە بگەنە ئەو شوێنانی خۆیان هاتوون و ئەوانەمان بە وردی بڵاو کردوتەوە تا ئیستاش لەگەڵ ئەوەی بڕیارە سپینێ ئەو خۆشەویستانی کە بەڵێنیان ناوە و ڕقمی گەورەیان لای ئێمە تۆمار کردووە بەڵام تا ئیستا ئەوەی کە چۆتە سەر حسابی ئێمە لە بانقی ئاڵای هەرێم تاکو ئەم کاتێ من قساکەم 244 میلیۆن و 363,000 دینارە 112,400 دۆلارە و 200 پاوەنە بەڵام دڵنیاتانەکەمەوە کە لە ڕۆژانی ئایندەیە بە تایبەتی سپینێ ئەم بڕا زۆر دەیان قات زیادەکە و ئومێدەکەین بتوانین بە شێوەیەکی زۆر خێرا کۆمەکەکانمان بگەێنین و بتوانین بگەێنین ئەو شوێنانەی کە تا ئێستا بە تایبەتی لایەن لێ نەکراوەتەوە چکە ئێمە بارێکی زۆرە نێرینە باکووری کوردستان و ئەینێرینە تورکیاش لەوێەوە بۆ ئەوەی بەشێکی لەوێ دا بەش بکرێ و بەشێکی تریشی بچێتە عفرین هەر لە ڕێی ئەوێەوە لەوێدا بەش بکرێ بەڵام هەنێک ناوچەمان هەیە وەکو شەهبا وەکو شێخ مەقسوود وەکو ئەشرەفیە کە لە قامشلۆ نزیکن ئەگەر هەواهەنگی نەبێت و نەتوانین لە ڕێفی شخاپورەوە ئەو بارانە بگەێنینە ئەوێ ئەوە لەبەرێ ئەو ناوچانە نە لەژێر دەستی حکومەتی سووریایان نە لەژێر دەستی حکومەتی تورکیایان و کارە ساتبارن و خەڵکی ناوچەکانی تریش کەلیان قەوماوە ئێستا بێ لانە و شوێن و مەوان کۆچیان کردووە بۆ ئەم ناوچانە خزمیان لەوێ هەیە ناوچەکان ئارامترن ئەگەر بەهانای ئەوانەوە نەچین کە تا ئێستاوەکو پێویست میدیا بایەخی پێنەیاون بەڕاستی کارە ساتە مرۆیەکە لەوە بێ بە چەند بەڕێزت ئەوە دووروژان مەسەلەن خەڵک زۆر ئەو نەخشەی ئاسماندا ئەنێهی سووریا و هی تورکیا فڕۆکەیەکی زۆر بە ئاسمانی تورکیاوێ بۆ ئاوکاری بەڵام ئاسمانی سووریا چۆڵ دیارە تا چەند ئێوە هەوڵەدەن کە بەشێک لەو پێداویستیانە بگاتە ئەوێ لەبەرەوەی کەمتر هاوکاری گەشت ئێمە مەبەستمانە ئەوە استراتیژی ئێمە ئەوەیە بە بگاتە ئەو شوێنەی کە کارە ساتبارە و ڕووداوەکانی تیا ڕوویاوە و خەڵکانی کە زیانیان لێکەوتووە و بوونەتە قوربانی بەهۆی ئەو ڕووداوانەوە
بەڵام ئەمە دوجاری ژەوەستێتەوە سەر وەڵامدانەوەی ئەو دەوڵەتە خۆی و وەڵامدانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و پرۆتۆکۆلە نێو دەوڵەتیەکان کە چەند یارمەتی دەرەبێ ئێمە وەکو سلێمانی توانامان زۆر لەمەی ئیستا زیاترە بەڕاستی هێشتا وەکو پێویست داوامان لە هەموو کەسێک نەکردووە لەبەر ئەوەی کە دوایی ئەمە نەبێ بە گرفت لە بابەتی گەیاندنە چکە ئێمە نامانەوێت شتێک لێرە لای خۆمان هەڵبگرین بەبێ ئەوەی کە زمینەی گەیاندنی بەو خۆشەویستانەمان زامن کردبێ بۆیە لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم و لەو دەوڵەتانەکەم کە بەڕسمی ئێمە لەگەڵ تورکیا و سووریا و ئێران قسەمان کردووە و لەگەڵ ئیداری خۆسەری لە خۆراوی کوردستان قسەمان کردووە ئەوە داوامان لێکردوون ومێ دەکەین زمینەکەەوە بسازێ ئەمە کارێکی مرۆیە ناکرێت کاری بازرگانی لەو دەواازە و مەرزانەیە کراوە بن بەڵام بۆ کاری خێرخوازی دابخرێن بۆ لێرەوە من ومێ دەکەم ناومێدمان نەکەن و ئەو کارەساتی تا ئێستا ئاستێکی باشایە و لەسەر پێشنیازی ئێمە بوو بەڕێز وەزیری ناوخۆم داواکاری بردە ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران بڕیاری کەمپینی لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکاننا و لەگەڵ ڕێی وەزارەتی ناوخۆ و میکانیزمی شیاوی بۆ کاراسانیکردن بۆ گەیاندنی ئەم بارانە و دەواازەکان ڕێخستووە ومێ دەکەم ئەم شتا هەموو سنوورەکان بگرێتەوە بەو شێوەی کە لەژێر چاودێری خۆیان و بۆ مەرجانەی دیاریان کردووە بتوانین بارەکان بگەینی نەوێ هەروەکو دوێنێژ لە کۆنگرە ڕۆژنامەنووسێکیان ڕامگەیان ئەبێت دەوڵەتانی تورکیا و سووریا و ئێرانیش ئەمە بە دەرفەتێکی گەورە بزانن بۆ بەرپاکردنی و ڕاگەیاندنی ئاشتەوایەکی نیشتیمانی و کۆمەڵایەتی ئێمە تێکەڵ بە دۆسیە سیاسی و حیزبیەکان نابین بەڵام ئەم کارەساتەوەکو کۆرۆنا پێی سلماندین چ پەتای لەو جۆرە بێت چ ئەگەر کارەساتی لە سروشتی لەم جۆرە بێت هەمومانە بینە قوربانی داوای ناسنامە لە کەسمان ناکە بۆیە میلەتان ئێستا لە هەر کاتێکی تر پێویستیانەکە بەیەکەوە بن جای ئەوەی هەموو کۆمەلگای نێودەوڵەتی ئێستا ئەوێ بەیەکەوە بێ ناکرێت دەوڵەتێک خۆی یا کۆمەڵی خەڵک یان هێزێکی سیاسی بەتەنیا خۆی بێوێ لە پرۆسەیەکی ئاوایە بەشداری بکە ومێ دەکەم پرۆسەی ئاشتی لە وڵاتانەیە و پێکەوەبوونی کۆمەڵایەتی بۆ ڕوبەڕێزت ئێمە ناچینە بواری سیاسی بەڵام لە ڕۆ کۆمەڵایەتەکەی مەسەلەن زۆر ڤیددیۆ بینی ئەڵێ کوردستان کۆمەک بۆ ئێمە ئەنێرە و کۆ ئەکاتەوە ئێمەش پێمانەوە بوو تیرۆریستن و نابێت لەسەر نەخشە بمێنن شتێک نەبوو بە ناوی کوردستان ئەکرێ ئەمە ئیستثمار بکرێ و کاعزمە بەستن ئیستثماری سیاسیە ئیستثمار بکرێ و بوترێک کە بەڕاستی و ئێمەینەوە ئێمە نین کێمە واللهی ئێمە کورد لەوەتی هەیە بستی ئەرزی کەسی داژین نەکردووە بە درێژایی مێژوو لەوەتی هەیە ئەوانی تر لە ئێمە دەوڵەتێک بووین ئێمە خەڵکیێک بووین لە بینی بەحری قەزوین و دەریای قەزوین و دەریای ڕەشە ئێستا ماوینەتەوە ئەمەی کە من و تۆ لەسەری وەستاوین ئێمە نامانێ بچینە سەر خاکی کەس بەڵامانەیە لەگەڵ نەهامەتی هەموو میلەتێکابین و ئەومان بەڕاستی سەلماندووە بۆ سیاستمان نییە کە لە سلێمانی کۆمەک بۆ تورکیا کۆکەینەوە بۆ سووریا کۆکەینەوە بۆ ئێران کۆکەینەوە بۆ باکووری کوردستان و خۆراوی کوردستان و خۆڵات کۆکەینەوە بۆ هیچ ئەجەندایەک نییە بۆ هەڵمەتی هەڵبژاردن نییە ئەرکێکی ئەخلاقیە ئەرکێکی دینیە ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی ئینسانیە ئەرکێکی نەتەوایەتیە ئەرکێکی بەرپرسیارەتی وجدانیە بۆیە سلێمانی بەردەوام لە هەر کارەسات و بارودۆخێکە بەمی تۆ دەی کردووە ئێمە کە چوینە قوسڵخانەی تورکیا لە هەولێر بۆ دەربڕینی هاوخەمی و تۆمارکردنی یەکەم کەس بووین لە کوردستانەکە چون هاوخەمی خۆمان تۆمار کرد و پێمان وتن کەمپینێکی لەم شێوەمان ڕاگەیاندووە و هەماهەنگیمان کرد لەگەڵ وەزارەتی ناوخۆی خۆمانە یەکەم شوێن بووین کە پەیوەندیمان کرد ئێمە خەریکی کەمپینێکی ئەوەین بەبێ ئەوەی هێشتا ڕێنمایی و بڕیاری ئەنجومەنی وەزیران دەرچوو بێ ئەم کەمپینەکە لێرەوە کورسات دەستی پێکرد مناڵپارێز و ئەم نەسوورەکە و هۆرایزن و CDO ئەوانە دەستیان پێکرد بەبێ ئەوەی ئێمە لە کۆبوونەوەی خۆڕێخستن بووین بۆ چۆن ڕوبەڕووی قەیران و بۆ مەلەرزەیەک بینەوە ئێمەیان کردۆ بە سەرۆکی ئەم کۆمسیۆنە ئەم لیژنەی باڵا بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی تایە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی تایە بەڕێوەبەرایەتی هەماهەنگی قەیرانەکانی تایە قایمقامی قەزای مەرکەزی سلێمانی تایە و جیهاتە ئەمنیەکانی تیان ئەنجومەنی پارێزگای سلێمانی تایە لیوایەکی پاراستنی سلێمانی تایە پۆلیسی تایە ئاسایشی تایە واتە لێرە ڕێکخراوەکان لەگەڵ دام و دەستگای حکوومەت لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ میدیا بە یەک ئاراستە بەبێ ئەوەی کەس تەریکە بەبێ ئەوەی کەس خۆی بە بەدیری ئەوی تر بزانێ هاتوین ئەم کارەمان کردەوە دوجار خۆشبەختانە و بۆ بەبرنامەیەک لەسەر ئاستی حکومەت هێرێم بۆیە چه حکومەت هێرێمی کوردستان دڵنیاکەینەوە کامە کەمپینی هەموو کوردستان و خەڵکی کوردستان و پارێزگای سلێمانیە چ کەناڵەکانی ڕاگەاندن دڵنیاکەینەوە چه هاوڵاتیان دڵنیاکەینەوە چه دەوڵەتانە دڵنیاکەینەوە ئێمە بە هیچ مەرام و ئەجەندایەکی سیاسی نەهاتوین ئەمە بکەین
ناقص سفرەیە لە خوار سفرەیە لەم پلەی سفرەیە بۆ ئەوەی ئەجندایەکی دیاریکرا و جێبەجێ بکەین نەخێر پێمان لەسەر بنەمای ئەو بنەما ئاینی کە ئەگەر هەر کەسێ نەفسێک نەک ناسێک نەک ئینسانێک بپارێزێ لە مردن وەکوە هەموو مرۆڤایەتی ژیان بێتەوە هەر کەسێکیش بی کوژدێ وەکوە هەموو مرۆڤایەتی کوشتی بێت. زۆر باش کاک عەزیز ئەو بەدەنگەوە هاتنی کە بەڕێزت باس کرد لە کەتی تایبەتە تا چەند لە وێڕاوی کۆمەڵێک قەیران هەیە کۆمەڵێک نیگەرانی هەیە تەنانەت کۆمەڵێک بێمتمانەی هەیە ئەو ناوانەی کە بەڕێز دکتۆر هەڤاڵ باسی کردەوە و بەڕێزت ئەندامی لیژنەی باڵای کە بە سپۆنسەری کورسات دەست و برد لە سلێمانیەوە ئیشکرا بۆ ئەوەی ئەوە بکرێت وێڕای ئەو هەموو ناومێدیانە بەدەنگەوە هاتنەکەت چۆنە بینی؟ وەکو پێشتریش باس بە کۆی گشتی نەکارەوە بەرهێنەران بەڵێ جنابی دکتۆر هەڤاڵی زۆر باسی لەوە کرد دیارە بەدەنگ هاتنەوە کە زۆر بوو و زۆر باشیش بوو و هەموو کەسێک ئەو هەستەی لا دروست بوو هەر ئەگەر من سەرەتایمە دیارە بێت لە سەرمایەدار و بازرگان و دەوڵەمەندەکان و وەبەرهێنەرەکانەوە دەست پێ بکەین کە ئەمان بەشێکن لە خەڵکی ئەم وڵاتە و ئەم شارە و ئەوانن کە ئێستا خاوەنی سەرمایەن و ئەکرێ سەرمایەکانی ئەوان کاریگەری هەبێ بۆ دەستگرۆی خەڵکی کەم دەرامەت و خەڵکیەکی کە وەزعێک لە ئێستا لە وەزعێکی تایبەتە هەژی وەکو جەنابی کاک دکتۆر هەڤاڵ باسی کرد تۆ سەیری ئەو وەزعەکە کە ئێستا لێرە ئێمە لێوەساین ئەمە کۆ ئەەکەینەوە وەرە خۆ لەناو ئەو موسیبەتەیە خۆمان ئامادە کردووە و خۆشمان بۆ ئامادە کردووە ئەو کەسەی کە ئێستا بێلانە و بێشوێنە و کەوتووە بۆیە خەڵک ئەو هەسەی لە بەڕاستی دروست بوو کە ئەو کەسانە ئەمڕۆ پێویستیانە وەکو جەنابی کاک دکتۆر هەڤاڵیش باسی کرد کورد هەر خۆی ڕوە ئەخلاقیەکەی مرۆڤایەتیەکەی دینیەکەی هەموو وای لێ کردووە پاڵپێنەرێکی گوای لێ کردووە کە بتوان هەمیشە خۆی بە بەرپرس بزانێت لەم حاڵەتانەیە بۆیە بەدەنگەوە هاتنی خەڵکەکە ئەو خەڵکانی کە باسمان کرد زۆر خۆڕسکانی یعنی هیوا بوو خۆی ئامادەکاری بۆ کرد بوو خۆی لە پێش ئامادەکاری بۆ کرد بوو کاتی ئێمەش کە قسەمان لەگەڵاکردن زیاتر حماس ئەیگرت لەوەی کە بۆیە ئێمەش هێوادارین کە لێرەشۆ باسی ئەەکەین و داواشەکەین کە بەیانی ماوە خەڵکەکە ئەو ژمارانی کە هەتووە دڵخۆشکەرە ئەو شتانی کە ڕووی کردوتە ئێرە و ئەو خەم و کۆمەکە بەڵام پێمان باشە باشتریش بێت تا بتوانین خەڵکێک ڕزگارکەین لە نەهامەتیەک کە ئێستا ڕوبەڕووی بۆتەوە لەم زستانە و لەم سەرمایە و لەم کاتەیە ئەوان وەکو ئەوەی ماڵیان ڕووخاوە وەکو ئەوەی خۆیان دەربەدەربوون وەکو ئەوەی کەسیان لێ ڕۆشتووە ئێستا لەسەر شقام و جادە و شوێنێک نەبێ کە بیان پارێزێت لە سەرما بەڕاستی وەکو جەنابی دکتۆر وتی ئەگەر کەسێک نەفسێک تۆ ئەمڕۆ ڕزگار بکەی لە مردن وەکو وایە یەک دنیا خەڵکی ڕزگار کردی ئێمەش هەر خۆمان هەست کوردی ملەتی کورد وایە دائیمەن کەسێکە کەسێکی خێرخوازە کەسێکە هەست بە معاناتی خەڵکی ترەکە بۆیە من بەدەوام هاتنەکەی خەڵک و سەرمایەدارەکان و ئەمەی بە گرنگ ئەنرخێنم بە تاکید هەر زۆر هەستێک ئەگەر هەستێکی وانە وایە لە بەینی هەل لە خۆمانەوە لە بەیانیەوە ناین یەکسەرتایەوە شەو لێرەوین ئەنی باوەڕ کە دوێنێ شەوێکی تا شەوێکی درەنگ ئێمە ئیتسالمان بە خەڵکەوە کردووە پێمان وتون ئەمە ڕۆژی ئەوەیە کە هەمومان بەیەکەوە و خۆیمە خۆشمان خۆبەخشانە ئەومان لەگەڵ جەنابە سەرۆکاتی جەنابی دکتۆر هەڤاڵ و ئێمە خۆشمان نەچید ئەرە وەڵای ئێمەش خۆمان لە مۆزوعەکان هەر ئەوە نییە بەڵام ئێمەش خۆشمان بەخشیەوە لەگەڵیا یعنی خۆشمان حەزەکەین وابین کە بتوانین ئێمە بەشێک بین لەوەی کە زۆرتر پیاکەین تا بتوانین خەڵکێکی زۆرتر سودمەند بێ لەم کۆمەکە ئەو کارمەندانی کە لێرن لە ناو هەموو ڕێکخراوەکانە لە ناو دام و دەستگا حکوومیەکانە هەمویان خۆبەخشن هیچیان بەبێ هیچ بەرامبەرێک بەبێ هیچ چاوەڕوانیەک لەوەی کە هیچ کەسێک دەستگیرۆیەکیان بکایە خۆسپاسێکیان بکات لە ئێرەن ڕۆژانە زیاتر لە 12 سعات لە ئێرە کارەکەن کاری قورسەکەن زیاتر لە 100 بۆ 200 کەس لێرە هاوکارە بێ لە چاودێریکردنەوە لە وەرگرتنی کەلوپەلەکانەوە و کارێکی تریش کە ئێستا ئێمە تا ئێستا بە شوویکی تەواوەتی نەگوازراوەتەوە لە
پاکێجینیش ئەکرێت ئەمەش بۆ خۆی ئەرکێکی زۆر گرانە ئێمە پێشتر لەو بارەوە ئەزمونمان هەبووە ئەویش کارێکی قورسە سوپاس بۆ هەموو ئەو کەسانی کە بە خۆبەخشی لێرە بەشدار بوون ئێمەش وەکو هۆڕایزن ئەمە بە واجبێکی خۆمانمان زانیوە وەکو ئەرکێکی نەتەوەیەتی وەکو ئەرکێکی مرۆڤایەتی بە واجبێکمان زانیوە و هەمووانیش لێرە وا چاوەڕێیان کردووە کە بتوانن واجبێکی خۆیان جێبەجێ بکەن بەڵێ ئێمە دوایەوەی لە بەشی HR پەیوەندی بە هەموو خۆبەخشەکانمان کراوە چەند کەسێکیش کە بە هەر هۆیەکەوە بێت کە پێشتر پەیوەندیمان نەماوە تەنانەت لە مامۆسای زانکۆ لە خاوەن پێداویستی تایبەت کە خۆیان پەیوەندیان کردو حەزیان کردو لە کەمپینەکە باشدار بن لێرە بمێننەوە کەسانێکیانە بۆ کە ئێمە تەنها داوای 2 سعات کارکردنمان لێ کردوون بەڵام ئەوان زیاد لە 4 سعات و 6 سعات لە شەفتەکەی خۆشیان زیاتر کاریان کردو و لێرە بەدەنگ داواکارەکانی ئێمەوە هاتوون و هەوڵیان داوە کە ئەوەی بە ئەوانەکرێ وەکو ئەرکێکی سەرشانی خۆیان جێبەجێ بکەن بۆ ئەوی بتوانین تەکمیلەیەک بکەن لە هەموو ئەو کارانەی کە لە لیژنەی باڵا کە وەکو ئەو پلانی کە دایان ناوە دوجار بۆ ئۆرکانی کە بۆ هەر یەکێکەمانیان لە ئێرە دیاری کردووە چ لەوانەی بۆ دام و دەستگا حکوومیەکان کردویانە چ بۆ ئەوانەی ڕێکخراوە ناحکوومیەکان کردویانە چ بۆ ئەو لیژنەی کە خۆیان و هەروە بۆ سەرمایەدارەکانەوە لە ڕێگەی کاک عەزیزوانەوە جێبەجێ بکەن. بەڵێ کاک بابان ینی مثلەن چی نامۆ بینیوە لە خەڵکێک کە ئەها بژێویەکەی یان وەزعی خراپە یان دەست ئەوەی کە بەدەستی هێنێت کەمە بەڵام هاتووە لێرە دامی و کەمپینەی کردووە نمونونەکان زۆرن لەوەی من ێستا حەق بەوە نەدەم تەنها چەند نمونەیەک باس بکەم بەڵام خۆت بینی کرێکارێک ئەمڕۆ کرێکارێکی خەڵکی ڕۆژ ئاوای کوردستان کە بۆ کار هاتۆتە ئێرە ماوەی 3 مانگە هاتبوو ئێرە سەر بێکێک لە گوندەکانی ئەفرین بوو بەشێک لەو داهاتەی کە لەم ماوەیە کۆی کردبەوە بەشێکی لەو داهاتێنام یاخود یەکێک لەو کارمەندانەی و کارگوزارانی کە لە هاتبوون بۆ ئێرە لە ماڵانە کاریانە کرد ئەوان ئەو بەخشینی خۆیان هێنابوو ئەو دایکێک کە دوێنێ موچەیەکی کەم ئەندامیەکی وەرگرت بوو لە کۆمەڵی کوردە باڵاکان هێنای لە ئێرە بەخشی یاخود ئەو مناڵانی کە بە دەخیلەکانیانەوە هاتوون ئەمە ئەو کاتانەمان بیرێنێتەوە کە لە دوای ڕاپەڕینەوە نەوەکانی پێش ئێمە بە دار و پەردووی ماڵەکانی خۆیان بە کتێبخانەکانی خۆیان زانکۆی سلێمانیان ئاوادان کردەوە ئێستا ئەو بەرهەمەیە کە ئەوان پێشتر کردیان نەوەکانی ئەوان ئەیانەوە جارێکی تر یارمەتی پارچەکانی تری کوردستان دکتۆر قسەیەکەیە لە هەموو بۆنەکانە ئەویندرێ لە هەموو کارەسات و ڕوودا و پێشاتە جیهانی و هەرێمی و تاڵان ناوخۆیەکانی شاویندرێ ئەڵێ سلێمانی چەند ئازاری هەبێ بە دەستێکی دەستی بە ئازارەکەوێت و بە دەستێکی دەست بۆ شوێنەکان دەستی هاوکاری بۆ شوێنەکانی تر شوێنی ڕووداوەکان درێژەکە بەڕاستی ئەوە سەلمەندراوە لە سلێمانیە سلێمانی وەکو ڕەمزێک بۆ والله ئەوە ڕاستیەکە حقیقەتێکە ڕەسەنایەتیەکە ئینسان دۆستیەکە سلێمانی بەوە ماوە ئەجینا ئێستا سلێمانی شوێنی نەماوە دەستی بخاتە سەر ئیسا ئازار خۆی لە سلێمانیە حەشاراوە ئازار بۆی بسرەوێ ئەبێ بێتە سلێمانی بەڵام بەڕاستی سلێمانی لە هیچ هەڵوێستێکە بارودۆخی خۆی ناکا بە قوربانی ئازارەکانی خۆی ئازارەکانی خۆیەکا بە قوربانی بارودۆخەکان لە خۆی ئەبورێ ئەچێ بەدەم ئەو بارودۆخانەوەی کێن خەڵکی ئەم شارە هەر بۆ کارێکی واوانیە بۆ کارە خێرخوازیەکان وایە بۆ پرستەکان وایە بۆ خۆشیەکان وایە بۆ دەربڕی شادیەکان وایە بۆ سەرکەوتنەکان وایە بۆ شکستەکان وایە بۆ نەبوونیەکان وایە لە کۆرۆنایەوە بوو لە کۆلێرایەوە بوو لە لافاوەکانی ئەو ساڵی 2017 لە بوو مەرزەکانی حەڤەوەژدە لە ئاگرکەوتنەوەکانە لە وشکە ساڵیە لە بیرلیانە لە کۆمەکردنی خەڵک لە دەرەوە یعنی سلێمانی نمونەیەکی زیندوی بەخشندەیە ئیتر تۆ خۆمە مێژووی هەیە لە کەریمی عەلەکە و پێش ئەوە بۆ عەلی کەمال و بۆ عەلی ناجی و بۆ ئەمانی هەتا ئیستایەت درێژە بێتەوە بۆیە بەڕاستی ئەمە شتێکە لەوەی کە نهێنی مانەوەی سلێمانیە هیچ کاتێک ئازار مەرگ نەهامەتی زریان لافاو گەژەڵوکە گەردەلول کۆڵ بە سلێمانی نایە ڕەشەباکەی خۆی پاڵی پێوانەیە کە لە هەر شوێنێ پێویست بە سلێمانی بکە سلێمانی بەلێوێ بێ ئێستا زۆر کەس لە سۆشال میدیاڵێ مەسەن کاکتواناشیان نیگەران کردبوو ئەڵێ کاکە جان تۆ لە شوێنێکی گەرما دانیشتووی تعلیق لە کەمپین و شتی تر مەدە هەوڵ مەدە خەڵک سارکەیتەوە ئەمە مرۆڤایەتی ئەمە مرۆڤ دۆستیە ینی وێ ڕای ئازارەکانی خۆی ئێستا ئازارەکانی خۆی لەبیر کردووە و بیری لەو ئازارەی باکوور و ڕۆژاو و ڕۆژەڵات کوردستانە بەتەکید
من حەزەکەم بزانن ئێمە تەنیا چاومان لە کوردەکانی ئەوێ نییە کە ئەوان بۆ ئێمە گرنگن هاو خوێنمانن ئەرکە بۆ ئەوان بەڵام چاومان لە هەر کەسێکی ترە نازنامە و ڕەگەزی هەرچی بێت کە بەهۆی ئەم کارەساتانەوە چونکە تی ئەگەین ئێمە لە کارەسات تی ئەگەین کە عەزیز جوانی فەرموو ئێمە مارانگازین ئێمە لە ئازاری ئەم نەهامەتیانە تی ئەگەین چونکە بە درێژایی مێژوو ئێمە کۆڵەکەمان بە کۆڵەوەیە و بە ئەم ڕۆژەوە دامان نەگرتووە ئێمە لە ئاوارەی تی ئەگەین ئێمە لە بوومەلەرزە تی ئەگەین ئێمە لە ماڵوێرانی تی ئەگەین ئێمە لە کۆچ پێکردن لە ڕاوەدونان لە تەعریبکردن لە تەبعیزکردن لە تەهجیرکردن لە ماڵوێرانکردن لە نێشتجێکردنی قەسری و نیگرۆسەلمان و بیابانەکان لە ئەنفالکردن لە ژینۆسای تی ئەگەین بەڵام گەورەی ئێمە ئەوەیە کە لە کاتی نەهامەتیەکانە بە شێوەیە مامەڵە لەگەڵ ئەو کەسانایەکەین قەت بە گیانی تۆڵە سندەوە ڕق بیر ناکەینەوە ئەمە عێراقیەکانی سلمێنن خەڵکی ناوەڕاست و باشووری عێراقی سلمێنن کاتێک کە بەهۆی شەڕی دژی داعشەوە ڕێیان کەوتەیەرە و ئاوارە بوون ئەوەی ئەم خەڵکی شارە بۆی کردن خەڵکەکانی خۆیان بۆی نەکردن حکومەتی ئیتیحادی بۆی نەکردن وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق بە ئیستاشەوە بۆی نەکردن کە تا ئیستا 185,000 ئاوارە لەم شاری منایە 32,000 پەناهەندە تا ئیستا لەم شاری منایە کە ئەرکەکانیان لە 2014 بەدواوە کە هاتوونەتە ئێرە لە دوای مانگی شەشەوە ساڵێک 2 ساڵ حکومەتی عێراقی پشتیوانی کردوون ئێستا خوێندنە تەندروستیە ژیانیانە ئەمنیەتیانە ئاوە کارەبایە پاک و خاوێنیە خۆگۆڵ و خاشاکە هاتوچۆیە ئەمنیەتە ئیشیانە دەرفەتی کارکردنیانە هەمووی لەسەر ئەرکی حکومەتی خۆجێیی و خەڵکی ئەم پارێزگایانەیە بۆیە بەڕاستی خەڵک لێرە بە معنای کەلیمە ئینسان دۆستە مرۆڤایەتی لە سلێمانی نەمردووە سلێمانی زۆر هەوڵی لەگەڵا دراوە دای ماڵن لەوەی خۆی بشکێتەوە بەسەر خۆیە بەڵام بەڕاستی سلێمانی ئەم نەهامەتیانە گەورەی ئەکەن حوزور ژیان سیاست بەردەوام بوون کەلتور فەرهەنگ ڕەسەنایەتی ئامادەبوون و هەڵوێستە لە هیچ شتێکانیە سلێمانی ئامادە نەبوو بێ و لە هیچ شتێکانی هەڵوێستی نەبوو بێ بۆیە ئەوەی بە سلێمانی کراوە ومێ دەکەم بە هەموو کەسێکی تر بگرێت تەنیا تۆزێ لە خۆ بردوویەوێ ئەوەی کە تۆ باسیەکەی ئەمە بۆ خەڵکی ناو ئێرەش ڕاستە بۆ خەڵکانەشی کە بڕوان بەم جۆرە شتانە نییە یا هەر شتێ خۆیانی تیانە بوون ئەبن بە دژی هەر ڕاستە ئێمە مەرج نییە کە خۆمان ناینە ئێرە دژی ئەمە بین هیچ نەبێ ئەماتوانین بە وشەیەکی جوان بە دەستخۆشیەک لە خۆبەخشێک دەستخۆشیکردن لە مناڵێ نمونە لەو خۆشەویستانە پرسی وەڵاهی لەو ڕۆژەوە ئێمە نمونەیەوە بینیەوە مناڵە بینیت 3 ساڵە خۆی بەقەت ئەو شتە نابێ ئەو زەلف علاگەیە نابێت کە هەڵی گرتووە بەڵێ هێناویەتی ئەما بێ بە شتێک لە مێشکیا لە مێنتاڵێتی ئەمە پەروەردە ئەگۆڕێ ئەمە ژیان ئەگۆڕێ کۆمەلگا ئەگۆڕێ ئەو داخانی کە پارێکی هاتۆ لە بایجانەوە لێرە پارەی کە مندامی وەرگرتووە هاتۆ لە پریاسکەکەیان پارەی هێناوە بۆ ئێرە کێ لەم ڕۆژگارەیە ئەمە ئەکا بە تایبەتی لەم قەیرانی کە لە وڵاتی ئێمە هەیە باشە ئەمڕۆ فێرگەی مامۆستا نامدار قەرەداغی بۆ مۆسیقا کە 1 ساڵی ڕەبەخە خەریکی ڕاهێنانن بۆ مناڵە جوانانە هەموو کۆنسرتەکان کە کۆنسرتی ئاوازە ڕەسەنەکان بووە پێشکەش بەم کەمپینە کردووە بەم نەهامەتیە کردووە ئەو بۆ نەخۆشییان کرد بە بۆنەیەک بۆ گزارشکردن لەو ناخۆشیە بە سلایدەکانیان بە ڕەنگی ڕەشی جلەکانیان بەو قردێ لە ڕەشانەی کە کردبیان بە خۆیانەوە بەو گۆ ئاواز و سرودە نیشتیمانی ئینسانیانی کە دەریان بڕی اینجا تۆ هەر کەسێک کە لێرە ئەبینی بۆ خۆبەخشانی کە لێرە ئەیان بینی خۆی نان لە ماڵیان نییە نەود لە ماڵیان نییە هاتۆ لێرە کۆمەک بۆ خەڵکەوە کاتەوە زۆر جار بە ئێماوترێ پێویستە کۆمەک بۆ خۆشمان بەڕێزان کۆمەک بۆ خۆمان کۆ ناکرێتەوە ئەرکمانە من ڕۆژانە ئەرکمە لەو بازاڕەیەتوانن خەڵک بدوێنن کە یەکێک پێویستی بە شتێکە ئەبێ دراوسەکە یارمەتی بە ئەبێ وەبەرهێنەرەکە یارمەتی بە ئەبێ خەڵک نێڵێک خەڵکیە پێویستی هەبێ لە گەڕەکەکەیە هەموو کەس بەرپرسیارە تەنیا دام و دەستگای حکوومەت لەوەیە بەرپرسیار نییە هەژارێک ئێستا من هاتووم بۆ ئێرە حەمەگیان بوو ئاگاداریان کردین دۆخی باش نییە دڵنیا بووینەوە لە دۆخی اینجا هاتوین بۆ ئێرە پیان وتوین فلان ماڵوەزعی ئاواهیە و نەوتەکەی ئاواهیە چوین دابینمان کردو اینجا هاتوین بۆ ئێرە لە گیرفانی خۆمانەمانمان کردو ئێمە خەڵک حەزەکەم خەڵک بزانێ هیچ بودجەیەک لەبەردەستی ئێمەیان نییە بۆ حاڵەتێکی نەخوازرایی وا من بتوانم بچم واقعەکەتیان کۆمەکۆکرێتەوە سلێمانی کوردستان هەرێمی کوردستان پڕێتی لە ئازار بەڵام دەستی بە ئازارێک ئەمە وانەی بەڕاستی وانەی نیشتیمان دۆستی مرۆڤ دۆستی نەتەوەی تیانە بەتەکید ئێمە ئەبێ لەم خەڵکانەی کەیان فێر بین ئەبێ بیان دوێنین ئەبێت چیرۆکەکانیان تۆمارکەین بزانین پاڵنەری ئەمان چییە بەم سەرمایی کە ئیستا بە ڕێزت وەستاوی بەو بێدەرامەتی و بێموچەیی کە هاوڵاتی هەیەی بەو بێلانەیە کە خەڵکی خۆمان هەیەی لە خۆی ئەگرێتەوە
ئەیهێنێ بۆ شوێنێک بۆ کەسێک کە ڕۆژێ لە ڕۆژان نەیدیوە بەڵام شعوری هەیە هەستی هەیە نستی پێڵێ کە ئەو ئینسانەش وەکو تۆیە چی و بۆ خۆت پێ خۆشە بۆ ئیش پێ خۆش بێ بۆ خۆتی پێ ناخۆشە بۆ ئیش پێ و ناخۆش بێ بۆیە من داوا لە وڵاتیانی خۆشەویستەکەم کاتێک کە کارێکیان پێیەکرێ زۆر بە باشی بیکەن کاتێک کە بە هەر هۆکارێ بە کارێکیان پێ ناکرێ لە شانی ئەو خەڵکانەکەم نەکەنەوە کە کارەکانیانەکە زۆر باشە گفتو زیاترەکەم دکتۆر بۆ لە سەرمایە کاک عزیزیانی چەند گرنگە ئەوانانەی لەگەڵ دکتۆرە گفتوگۆمان لەسەری کردن ئیبراز بکرێن استثمار بکرێن لە ڕووی مرۆییەوە چەند جوانە ئەو وێنە جوانانە هەر بەڕاستی هەریەکە و چیرۆکێکە هەریەکە و وانەیەشی مرۆڤ دۆستیە قوربانگیان کاتی ئەم حاڵتانە ئەبینرێ هەڵبەتە ئەمە بۆ خۆی وانەیەکە مەفروزە خەڵکانی تر چاوی لێ بکە وڵاتانی تر چاوی لێ بکە ئێمە تەنها لایەنە مرۆیەکەی کە ئێستا لێرە ئەبینی خەڵ بۆ جۆش و خڕۆشە ئێمە ئەمە کەین بە مەسجێ بۆ خەڵکی وڵاتانی تریش کە ئێمە ئەمەی نەک ئەوەی کە خەڵک باسمان لێ کا بە شێوەکانی تر ئێمە ئەمەین کە ئەتوانین لۆژە ڕۆژان خەڵکێک پێویستی بە ئێمە هەبێ ئێمە ئامادە بین زۆر نمونەی جوان لێرە دروست بوو زۆر نمونەی جوان لەم ڕۆژانەیە کە ئێمە لێرە بووین دروست بوو ینی بینیمان پێشمەرگە لە یەک کاتە ئێرەیە پاراستەوە لە جیاتی کرێکارەکانیش باری داگرت و بارە کرد بینیمان ئەوانی کە لە وڵاتەکەمانە لێرە کرێکاری ئەکەن لە بەنگلادشی و فلیپینی و لەوانە لەگەڵ ڕێکخراوە بیانەکانە هاتن ئەوانەیە کورد فێر بوون فێر بوون وەکو ئێمە کە ئێمەیان بینی بەم شێوەیە ئەوانیش هاتن لەگەڵ ئێمە ئەگەر بە پشتێکی کەمیشیان بەخشی بەڵام تێکەڵ بەوانەکەی ئێمە بوون تێکەڵ بەو نەریتەی ئێمە بوون هەستیان بۆ هەستە کرد کە ئێمە یعنی بەو شێوەیە کە ئێمە هەستەکەین بەڕاستی ئەمەوانەیە کە لە بیر نەکراوە دەرسێکە بۆ خۆمان و وەکو ئەوەی جەنابی کاک دکتۆر هەواڵ باسی کرد ئێمە ئێستاوە ئەبێ وا لە خەڵک ئەو هەستەی لا دروست بێ وەکو جەناب وتن ماڵێکی بچکۆلە ئەمە لەلایە ئەمینێتەوە تا هەتایە من کابینم دراسێکم بە هەر ئەمڕۆ نەبێت لێرەوە بیر لێ بکەم و ئەمانە لێ قەوماوە ئەگەر دراسێکشم هەبوو کەسێکشم هەبوو بیر لەوەش بکەمەوە دیارە ئێمە لە هەموو هەوڵەکانی خۆمانە ئەم هەوڵە منیچێک لەوانەیە کە بۆ ژیانی خۆمان هەڵبەتە پەیڕەومان کردووە بەڵام لە دیار ئاوا لە دەرخستنی و لە ئیعلانکردنی بەم شێوەیە ئەم هەستە لە لای خەڵک گەورەترە بێ و هەتام با بڵین شێوەکەی گەورەتر بێەوە جوانتر تەقدیمی بکەی هەڵبەتە ئەوانەی کە لە سلێمانیەوە ئەو ترێتەوە بەڕاستی هەموو کوردستان مەسەلە لە دوای ئەو کەمپەینە لە ڕاپەڕین لە چەند چەماڵە لەبجا لە هەولێر لە دۆهۆک لە هەمووی دەستی پێکرد خەڵکی جۆرا و جۆر تەنانەت وەکو دکتۆر فەرمی لە حکوومەتی هەرێمی کوردستانش بوو بە ئەجێندا و بڕیاری لەسەردرا ئەم وانەیە ئێوە مەسەلەن خۆت ئێمە چەندزار لەسەر قەیرانەکان و معاناتەکان و بێ پرۆژەی و ئەمانە قسەمان کرد تەوان هی وەبەرهێنەران کردی تایبەت کەچی ئەمە دەستی هاوکاری درێژەکات بۆ سێ وڵاتی دراوسێ بۆ ئەگەر بەشە کوردەکە حسابکەین بۆ سێ لای تری نیشتیمان ئەمە چی دەرەخا کاک عەزیز کاک زانە ئەمە ئەوە دەرەخا ئێمە هەمیشە وەکو جەنابت باست کرد ئەگەر دەست خۆمان برین ناربین دەستمان درێژەکەین بۆ چاکردنەوەی برینی کەسێکی تر ئەمە ئەوە دەرەخا ئێمە خەڵکی ئێمە چ خەڵکە سەرمایەدار و بەتوانە و خاوەن پارەکانمان و چ خەڵکە هەژار و فەقیرەکانمان هەمیشە ئامادەگەریان تایە بۆ ئەوەی هاوکاری خەڵکی تر بن بە هەر ڕنگ و بە هەر دینی و لە هەر جۆرێک من ئەوانیش لەلایەن پێویستە لەمە بەدووە ئەها بیرکەنەوە لەوەی کە ئەمە کورد ئەوەی کە ئازاری ئەیتۆ بەڵام ئەوە تانێ بیری لەو ئازارانی خۆی نەکردەوە بەڵام بیری لەوە کردەوە کە تۆ ئەمڕۆ مرۆڤێک وا لە وەزعێکی تایبەتایە دەستی یارمەتی بۆ درێژەکە بۆیە ئەم وانانە وانەیەکە بۆ خەڵکی ئێمە ئەوانەی سەرمایەدارن ئەوانەی خەڵکی بەدەوڵەمەندن کاتێک کە وەکو تۆ جەنابەت فەرمووی پرۆژەیەکە کارێکەکە هەر لە بیری خۆیان بیر کاتەوە لە دووشت یەکێک بە شێوازێک کار لەو پرۆژانە بکە بە شێوازێک بێ دووری خا لە کارەسات لە هەرچی بابەتەکانە و بەشی کواڵەتیەوی کە ڕۆژی لە ڕۆژان خوانەکردە ئەو حاڵەت عزیزەوە بە دەرفەتێک بزانم پرسیار بکەم مەسەلەن حساباتی ئەوە کراوە لە بیناکانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی کە جەنابەت ئەوەندەی لەوێ بوویت مەسەلەن حسابی پلەی ڕێختەر و
مەترسیەکانی بوومە لەرزە ئەچید ئێمە هەر مادام ماسی باسەکە دیارە من دەرفەتێکە دیارە بوومە لەرزە لە هەموو دیزاینکردنیەکە چەند بابەتێک هەیە کە ئەکەوێتە ناو کاری دیزاینی پرۆژەوە ئەویش ئێرتی کویەک واتە بوومە لەرزە ویندلۆد کە باو ڕەشەباو ئەوانە لەگەڵ دێت لۆ دوور لایڤ لۆت کە وەزنی بیناکەیە لەگەڵ ئەو خەڵکی کەتیابێ ئەمانە کۆی بابەتێکن کە داتای ئەو سەرەتاین چنە ناو دیزاینی هەموو پرۆژەیەکەوە لە پرۆژەکانی ئێمەیەوە بە تایبەتیش لە سلێمانی من دڵنیاتانەکەمەوە لە سلێمانیا پرۆژی سلێمانی باشترین کواڵەتی هەیە لە هەموو هەرێمی کوردستانە ئەمە حقەتێکە زۆربەی کەس ئەزانێ و دوو ئێمە لە پرۆژەکانی وەبەرهێنانە کار لەسەر ئەوە ئەکەین نووسنگەیەکی ڕێگە پێدراوی مۆڵەتدرا و لەلایەن یەکێتی ئەندازیاران و لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتەوە دیزاینەکەکە نووسنگەیەکی کە چێکی کاتەوە و ئاچێتە یەکێتی ئەندازیاران جارێکی کە چێکەکرێتەوە دوایی ئەنێرێ بۆ لایەنە پەیوەنددارەکان سەرجەمیان بۆ ئەوی جارێکی تر پیاچنەوەی پیا بکەن اینجا ئەچێتە بواری تەنفیزەوە دیارە وەبەرهێنەرەکانی ئێمەش وەکو باسم کرد یەکەم ببیر لەوە بکەنەوە کە ئەو دیزاینە وەکو خۆی جێبەجێ بکەن ئەمە گرنگێکێکە لەوانەیە کابێ وانەیەکی لێوە فێر بن کە ئەوەی کە کراوە بە شێوەی دیزاین دیارە هەموو مواسەفاتەکانی تیا کراوە بەڵام لە تەنفیزکردنە مەفروزە ئەوان کاتی ئەچنە بواری جێبەجێ وەکو خۆی جێبەجێ بکەن و ئەگەر وەکو خۆشی جێبەجێ کرا بە دڵنیاییەوە حساباتی زۆربەی شتی تیا کراوە و من حاڵەتی دووەمیشان هەلاوەڵەوە بحساب بخۆی بکە بەشێک دابنێ بۆ خێر و خێراتی لەو پارەیە کە قازانجەکەم یەک بابەتی کەش قسە لەسەری بکەم ئەوەیە ئێمە لە سلێمانیا لە دیزاینە حسابی مومەلەرزە کراوە و لە پێشترا حسابی کەمتر ئەکرا دیزاین چکۆم سلێمانی خۆی لەسەر خەتی مومەلەرزە نییە بەڵکو شەپۆلی مومەلەرزە ئەگاتێ شەپۆلی مومەلەرزە بۆیە لە دیزاینەکانە حساب بۆ ئەو شەپۆلانە ئەکرێ و لە پێشترا حسابی نزیکەی 5 ئەکرا کاتە پوین 2 و لە ئێستاش نزیکەی 6.5 بۆ 7 داخڵە بێ کە کاتە تقریبان پوین 3 ووا بزانم ئەمە دەرەجەیەکی هەرچ هەڵبەتە ئەم ڕاستی مومەلەرزە کاتی ڕوئەیە واتە دەرخستنی فشاری لە ژێرەوە ئەو پلێتانەی کە لەیەکەیە ئەوە دیارە ئیشی کاری ئەوانە کە بابەتی مومەلەرزانن کاری تیاکەن ئەو فشارەکە ئەوێ بێتە دەرەوە لە چۆ هاتە دەرەوە و ئایا ینی گوڕی با بڵین شەپۆلەکانی چەنە ڕاستی زۆر جار جیاوازە تەوەقع نەکراوە پێشبینی نەکراوە لە ڕاستیە و لەوانەیە کەسەکانی مختص بە مومەلەرزەوە چاک بزانن و ئێمەش ئەوەی کە بەپێی ئەو زۆنگانە و ساندەرە عالەمیەکانی کە لە لامان هەیە چی کۆدی ئەمریکیە چی کۆدی بریتانیەوە چی کۆدی ئێرانی دراوسێشمان هەیە ئەو پێوەرانە لە دیزاینەکانە داخڵە بێ دەستخۆشکە عزیز کاکە بابات وەکو دوا پرسیاریش بێ چوانەیەکی هەستی نیشتیمانیە ئینتیمای نیشتیمانی لەو بابەتەیە هەیە وێڕای وانەکانی مرۆڤ دۆستی بە دڵنیاییەوە ئەوەی ئەم لەم کەمپەی نەبینیمان ئەوەیە کە ئێمە هەمومان تەواوکەری یەکترین هیچ یەکێکمان زیاد نین لەم کۆمەڵگایە هیچ یەکێکمان بێ ئەرک و بەرپرسیارەتی نین هەریەکەمان بە جۆرەی ئەو ئەرک و ئەو بەرپرسیارەتی کە لەسەر شانێتی پێویستە بە ڕۆڵی خۆی هەڵسێ و هەمومان تەواوکەری یەکترین هیوادارین ئەمەش بێ بە بناغەیەک و بنەمایەک بۆی بتوانین کە لە تەواوی کایەکانی ترا لە تەواوی بوارەکانی ترا هاوکاری یەکتری بین دەستگیرۆی یەکتر بین بۆی بتوانین لە هەموو کاتێکە وەکو دانی شانە هەمومان یەکتر تەواو بکەین بۆی بتوانین کە پاڵپشت و هەماهەنگی یەکتری بین هەم لە شاری سلێمانیا و دوجار لە هەرێمی کوردستانە و ئەنجا لە هەر چوار پارچەش سپاس دەکەم دوا سەرنجی کاک عزیز و کە بەیانیمان ماوە داوات لە هاوڵاتیان سپاس دەکەم داوام تەواوی سەرمایەدار و خەڵکە دەوڵەمەندەکە و کەوی تواناکەی باشەوە لەوەیش کە ئەتوانێ بە شتێکی بچووکیش هەماهەنگ بێ و بەیانی ئاخر ڕۆژە هیوادارم ئەوەی کە لە مێشکیانایە بە زووترین کات بگێنن و ئێمەش ئامادەکاری هەموو شتەکان کراوە لەو لیژنەیە وەکو جەناوی کاک دکتۆر هەواڵ باسی کرد و بەیانی
پاکێجینگ خەریکە تەواو بێ و ئیشەکان ئامادە کراوە و بۆی بتوانرێ ئەمانە لە زووترین کاتە لەم ڕۆژەی نزیکانە بگاتە دەستی ئەو هاوڵاتیانە ئەو خەڵکانی کە زەرمەند بوون و کارەست بار بوون. سپاس دەکەم دواسەرنجی بەڕێز دکتۆر. من ئومێد دەکەم ئەم کارەساتە یەکمان بخا چ لە سەراستی کوردستان ناکرێ بەدەم وڵاتانی ترەوە بین و ماڵی خۆمان لێکترازاو بێ بۆیە من هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێشخەری بکە بۆی ئەو دابڕان و لێکترازانەی لە ناو دامەزراوی حکوومەت دروست بووە چارەسەر بکرێت چونکە کاردانەوەی زۆر خراپی لەسەر ئاستی خزمەت گوزاریەکان و سەرمایە گوزاری و حکوومەتە خۆجیەکان و خزمەتکردنی هاوڵاتیان کردووە و ئومێد دەکەم دەوڵەتانی چواردەوریشمان ئەمە بە دەرفەتێک بزانن بۆ گەرمکردنەوە و زیینوکردنەوەی پرۆسەی ئاشتی بۆ کۆتایی هێنان بە هەر شەڕ و بەریەکەوتن و نەهامەتیە. سپاس بۆ بەڕێز دکتۆر هەواڵە بۆ بەکر پارێزگاری سلێمانی، سپاس بۆ بەڕێز عەزیز سەعید بەڕێبەری گشتیوەرێنانی سلێمانی، سپاس بۆ بەڕێز بابا مەحموود دەربسرای پەیوەندەکان ڕێکخراوی هۆرایزن ببرن زۆر سەرما بوو بەڵام ئیتر ئەمەش دەچێتە سەر ئەرکەکانی تریان ئەو خزمەتەی پێشکەش بە خوشک و براکانمان یەکەین. کەمپەینی هاوخەمچانین لامنەکە بەردەوامەوە لە زانکۆی ڕاپەڕین لە چەند سەماڵ هەڵەبجە لەو شوێنانی دەستت پێگا توانی هاوکاربی سبەی نێماوە بۆی بتواندرێت دەستوبر بکرێت لە گەاندنی هەموو پێداویستیانێک کە گەیشتۆتە ئێرە و بگاتە دەستی لێ قەوماوان. بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ.